بناوي خواي بخشندي مهربان لطريقة عشق دا شاعر دەبێتە دەروێشێکی یاخی لە هەموو سنوورانەی کە ڕێگرن لە گەیشتن بە حەقیقەت. لە دنیای شعری هێمنی مام نادردا عیرفان ڕەنگێکی تایبەتی هەیە، عیرفانێک کە لە بەندی طریقەتی باو دەرەچێ و دەچێتە قەڵەم ڕەوی عیشقێکی قوڵترەوە. ئەو وەک عارفێکی شۆڕژێر خوێنی خۆی کاتە مەی، گریانی دەکاتە حاڵ، مەیخانە کاتە خانەقا. لەم دیدگایەوە عیرفانی ئەو لە چوارچێوەی تەسەوفی کلاسیک دەرەچێ و دەچێتە جیهانێکی فراوانترەوە، جیهانێک کە تێیدا پرچ و دەف و زیکری ڕواڵەتی جێگای خۆیان دەدەن بە عیرفانێکی قوڵتر. گریان دەبێتە زمانی عیشق، مەیخانە دەبێتە شوێنی تەجەلی. ئەم شاعیرە وەک حەلاجی مەنسوور خوێنی خۆی حەڵاڵەکە لە پێناو عیشقدا، وەک بایەزیدی بەسڵامی یاخیە بێ لە هەموو ئەو دیاردە ڕواڵەتیانەی کە بە شێوەیەکی گشتی باوە و وەک شەمسی تەبرێزی لەو دی و سنوورەکانەوە بە دوای حەقیقەتە ئەگەڕێ. لە شعرەکانیدا دەبینین عیشق دەبێتە تەریقەتێکی سربەخۆ، گریان دەبێتە نوێژێکی تایبەت، یاخیبوون دەبێتە ڕێگایەک بۆ گەیشتن. لاڵقەی ئەمڕۆی بەرنامەی چامەدا لەگەڵ هێمن مام نادر دەچینە نێو ئەو دنیا تایبەتەی کە شعر و عیرفان تیایدا تێکەڵ دەبن بە یەکتر و ئەو شوێنەی کە تیایدا دەروێژ لە تەریقەت یاخیە بێ و لە پێناو گەیشتن بە حەقیقەت. خوێن دەبێتە مەی بۆ مەستبوون و گریان دەبێتە زمانی پەیوەندی لەگەڵ یار. بابەیەکەوە سەفەرێک بکەین بۆ نێو ئەو دنیا شعریە پڕ لە ڕەمز و ڕازەی هێمنی مام نادر، ئەو جیهانەی کە تیایدا عیرفان زمانێکی نوێ و مانایشی قوڵتر وەرەگرێ. سڵاوی شعر و ئەدەب، سڵاوی ئارامی و سکوونەت لە ئێوەی ئازیز و خۆشەویست بینەرانمان لە هەر جێگە و شوێنێک هەن. خۆم بە خۆشحاڵەزانم کە لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی چامە بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەمەوە لەگەڵ میوانە بەڕێزەکەم هێمن مام نادر کە پێچێ لای زۆرێک لە ئێوەی ئازیز و خۆشەویست ئاشنابێ. بە ناوی ستافی بەرنامە و ئێوەی ئازیز و خۆشەویستەوە زۆر بە گەرمی بە خێراتنی مامۆستا هێمنەکەم، یاخوا بە خێربەی بۆ بەرنامەی چامە. زۆر سپاس مامۆستاگیان، من زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە لە بەرنامەکەی بەڕێزت ئامادە بم و زۆر سپاس بۆ ئەم کەناڵە بەڕێزە. هیوادارم بینەران و بیسەرانی چێژێک ببینن لەم چاوپێکەوتنەوە لەم بەرنامەیە. بە ئامادەبوونی جەنابەت حتمەن وێ دەخوازم کە خۆشترین چێژەکانی ئەم ساتەوەختە وەربگرن. ئوستاس، من ڕاستیەکەی ئەمەوێ لێوە بچمە ناو بابەتەکەەوە کە هێمنی مام نادر تاقە کەسێکە کە توانی شعری عیرفانی بخاتە ناو گۆرانیەوە. هەڵبەتە ئێمە پێشتر شاعیرە عاریفەکانی وەکو مەولەوی و مەحوی و ئەمانەمان هەبووە، بەڵام وەکو ئەوەی کە ئێستا و لە ئێستای ئامادەیە شاعیرێک کە بەڕاستی شعرە عیرفانیەکانی بکرێتە گۆرانی تەنها هێمنی مام نادرە. چی وای کرد کە ئەم ئیحساسە عیرفانیە لای جەنابەت دروست ببێ و شعرەکانت بڕاتە ناو گۆرانی و هونەری کوردیەوە؟ جا من ئەمەوێ بۆ دەست پێ بکەم ئەبێ بپرسین پاش 700 ساڵ مەولانای ڕۆمی لە ئەمریکا پرفرۆشترین کتێب شارەکانی مەولانای ڕۆمیە لە دوای ئینجیل. چی وای کردووە؟ ئەوە وای کردووە ئینسان لە دنیای تەکنۆلۆژی و لە دنیای مادیاتە خۆی ون کردووە. بۆیە عیرفان پێویستە بۆ هەمومان، بۆ ئەوەی جارێتر بگەڕێنەوە بۆ سەرچاوە و بۆ بوونی خۆمان، بۆ مانادانەوە بە بوونی خۆمان. ئێمە دنیای تەکنۆلۆژیا دای بڕێمین لە حەقیقەت و وجودی خۆمان. لەبەر ئەوە دنیای عیرفان هەمیشە ئارامش و شادومانی و سکوونەت بە ڕۆحی ئینسان. ڕۆحی ئینسان لە دنیای تەکنۆلۆژیا تووشی اختیراب و دابڕان بووە. بۆیە جارێتر پێویستمان بەوەیە بگەڕێنەوە بە عیرفان و ئەمە هانیدام کە لەم مەجالا بنووسم و هیوادارم توانی بێتم سوچێکی پشکۆلانە لەو دی و سنووری تەریقەتەوە تۆ ئەپەرستم شەیدایی وایە
بێباکم لەوەی خوێنم حەڵاڵکەن کوا عاشقی ڕاست گوێی لە دنیاە. ینی ئەگەر لەم چوارچێوەیەوە ینی تەماشای ئەم شعرە بکەین بێمنەتبوونێکی تایە بەرامبەر بە تەواوی مەوجودات جگە لە حەزرەتی دۆست خۆی نەبێ. ڕاست بۆ ینی جەنابیشت وەکو مەنسووری حەلاجل لە پێشێکەکەشا من ئاماژەم پێ کرد ئەتەوێ ئەم شۆڕشە بەرپا بکەی. لە ڕاستیە من پێم وایە هەموو شتەکان ڕێگرن. ئینسان ئەمانە هەمووی حیجابێکیان دروست کردووە لە بینی تۆ ئەوە کاتێ بە تەواوەتی لە خۆت ڕائەمێنێت و ئەچیتە قوڵایەکانی ناخی خۆتەوە ئەوە دۆزیتەوە. بۆیە پێویست ناکات کە ئاڵێم لەو دیسنووری تەریقەتەوە تەریقەت لە بەڕێزتان ڕوونە کە بە تۆ بە دەست پێکا و بە فەنابوون کۆتاییەت ئەم لەو دیوی فەنابوونیشەوە یعنی تەنانەت تەریقەتیش بەڕێگر ئەبینێت لە بینی ئەم خۆشەویستی و ئەم عەشقا بۆ یاڵێ لەو دیسنووری تەریقەتەوە تۆ دەپەرستم شەیدایی وایە. ینی تۆ وەکو مەولانا کاڵێ عاشق لە بەردەرگای ماڵی یاردا لە دەرگایدا و معشوق لەو دیوی دەرگاوە وتی شێیە ئەویش وتی منم معشوق وتی دەی شوێنێک نییە بۆ من بڕۆ ئێرە جێگەی تۆی تیا نابێتەوە. ئەڵێ عاشق ڕۆشت و کوڵاو و برژا و سوتا و پێگەی و تێگەی ئەو وەختەکە هاتەوە لە دەرگای معشوقیدا معشوق لەو دیوی دەرگاوە پێی وتی ئەم جارە کێیە وتی ئیتر ئەوەی کە لە دەرەوەی دەرگاکە شەهر تۆی. ئەم بێخودیە چۆن ئەتوانین دروستی بکەین چۆن لە دنیایەکی ئاوا پڕ لە ژاوەژا و پڕ لە قەسوەتی دڵ و ڕۆح و ئەوەی کە ئیتر بە شەریەت بە شێوەیەکی گشتی من زۆر جار ئەڵێم مەحوی 150 ساڵ پێش ئێستا مەسەلەن 200 ساڵ پێش ئێستا کە ئینسانەکانی ئەو سەردەما توانم بڵێم 100% بکو ئینسانی ئێستا نەبوون بەڵام ئەو کاتە پێمان ئەڵێ لەمانمدا نەدی وە حاصڵێ غەیری تەوەحوش من خدا پێدا و ئەوانەی لە موحوشستانە زوو ڕۆین ئەو کاتە مجتەمەعی بەشەری بە مەملەکەتی غابە و حوشستان ناو ئەبا ئەگەر ئێستا بمایە ئەبایە چی بووتایە لە ئێستایە ئێمە چ زەروریەتێکە گەڕانەوە بۆ ئەوەی کە لە خزمەت تا باسم کرد. هەروکو وتم لە ڕاستیە ئینسانی مۆدێرن یانستانی ئەم سەردەمە ئینسانێکی هەمیشە متەوەتر و سەرقاڵ و بێئاگا لە خودی خۆیەتی ژیان وای لێ کردووە خۆی لەبیر چۆتەوە تووشی کەوتۆتە ناو بێمانایەکی قوڵەوە لەبەرەوە پێویستە ئێمە جارێتر بگەڕێنەوە بۆ خودی خۆمان بۆ ڕامان لە خۆمان هەموو شتەکان ئاسانە بە قەناعەتی من زۆر ئاسانە کاتێک کە تۆ بە تەواوەتی لە ناخی خۆت ڕائەمێنەی و هەموو ئەو شتانێک کە ئەبێتە بربەستێک لە بینی تۆ ئەوە کاتێک کە ئەمانە نامێنێت هەز بە وجودی خدا ئەکەی لە ناخی خۆتە هەروەکو مەقولەکە ئەڵێ من عرفە نەفسە و عرفە ڕەبە کاتێک کە تۆ خۆ دەناسی ئەزانی چەند لاوازی چەند بێدەسەڵاتی باشە ئەم هەموو منە ئەم هەموو هێنان و بردنە کاتێک لەمانە خاڵیە بیتەوە ڕێک هەز بە وجودی ئیلاهیەکەی لە ناخی خۆتە و ئەگەی بەوەی کە تۆ نایی هەر ئەو ماوە ئیتر ئەگەیتە ئەوەی کە معشوق ئیتر تەجەلیەکە لە تۆیە هەموو شتێکی تۆ ئەبێ بە ئەو ینی فەنابووم لە ناو دەریای ئەوینە کەچی پێم وایە هەر سەرەتایە بۆ پێ وایە هەر سەرەتایە ینی وەختێک ئینسان کاتێک کە فەنا ئەوێ ئەگەر ئێمە هەر بە و تەریقەتی تەسەوف و ئەوە لێکی بینەوە نەگەیشتۆ بە پلە و پایە و مەرتەبەیە کەرەوەی کە ئێستا من لە خزمەت تا باسم کرد عاشق کە چوە بەر دەرگای ماڵی یار هەتا فەنا نەبوو دەرگای لێ نەکرایەوە ڕاستە حقیقەتەن کاتێک کە تۆ وجودت نامێنێت دەبێت بە ئەو بەڵام ئەمە قورسە پلەیەکی زۆر قورس و کاتی زۆری ئەوێ و مانوبوونی ئەوێ پاکبوونەوەی ئەوێ ئینسان ئەبێ بەڕاستی لە هەموو ئەو منانەی کە هەیە دنیایکی ئیغراءاتە ئێستا ئەوەی کە ئەگوزەرێ هەمیشە ئەیانەیە مرۆڤ بە ئیغراءاتی غەریزی و
ئەو داهێنانانە ئینسان سەرخاڵ بکەن یعنی سەرخۆش تۆ بە کورتی ئەتەوێت پێمان بڵێ کە ژیانی دنیا دنیایەک خۆشی تایە بەڵام خۆشیەکانی فریودەرن و خۆشیەکانی بەردەوام نین هەر شتێکیش بەڕاستی بەردەوامی نەبوو ناکرێ ئینسان وەکوڵێ پشتی پێ بەستێ و پێی وابێەوەی تر چێژی حەقیقیە حقیقەتەن وایە بەڵام من لەگەڵ ئەوەی شانیم ئینسان دەبرزداری ژیان بێ ژیانیش بۆ خۆی هەمووی بەخششی خودداوەندە ژیان بۆ خۆی خوددا کە پێی بەخشیوین بۆ ئەوی پێی بەخشیوین ئێمە چێژی لێ ببینی 100% وایە ئێمە بەڵام نەچێتە ناو وەکۆڵێ ڕۆحمانەوە ڕۆحمان وەکۆڵێ ئەویش بکاتەوە یەک پارچە لە بابەتی مادیات من پێم خۆش شعرێکی جەنابەت بخوێنمەوە حەزەکەم یەک شتی بەسیت بڵێم ئەگەر مەجالم بین ئێمە کە هەستمان بە وجودی خوددا کرد لە ناخی خۆمانە هەموو شتێکمان خۆشەوێ کەواتە ئێمە ژیانمان خۆش بێ چونکە ئێمە ئیحساسی وجودی خوا لە ناو ژیانە ئاکەین لە ناو مەخلوقەکانی ئاکەین لە ناو ئەو شتانی کە ئەو خۆڵقاندوێتی مادەم ئێمە وجودی ئیحساسی خوددا ئەکەین بەمانە کەواتە بەم وجودە ئێمە دڵخۆش بین بە دڵنیاییەوە هەروایە ئەوە من زۆر لەگەڵ زود و دابڕان و ئەم دنیاە تاریکستان نییە بەو مانایی کە تۆ چێژی لێ نەبین جەنابەت مقولەیەکی شێخی سعدیت بیرخستمەوە بەڵام دوای خوێندنەوەی شارەکە پێم خۆشە مناقشەی ئەم بابەتە زیاتر باش لە دابی ئەوین دەرچووم بە جۆرێ خۆم لێ گۆڕا خۆمم لێ بوو بە ئەو لە بەزم و ڕەسمی کۆڕا دەست لە زامم ورمەدەن من بەم دەردە ئاسوودەم ئەشق ئالوودەبوونە و بە ئەشقی ئەو ئالوودەم شاهێدی مەرجی خۆمم لە نەمری ئەودا ئەژیم لە خواستن خاڵی مێستا چون بە عشقی ئەو تەژیم وتی بێدابی نییە مەرگی وا خودی ژینە هەستە بانگی عەشقدا کە عەشق بۆ تۆ دینە خامەت هەر بە بڕش بێ مامۆسای بەڕێز من لەم شعرە زۆر چێژ مەرگتووە زۆر شتم هەیە لە سەری باسی کەم جەنابەت باست لەوە کرد کە ئینسان وەختێک گێتە ناو ئەم مەملەکەتی عیشقەوە یان ئەم بابەتی عرفانە بۆ خۆی ئەکاتە ڕێڕەوی سەیل و سلوکی ژیانی خۆی ئیتر ئۆتۆماتیکی ئەم ئینسانە بێتە ئینسانێک ئەگەر وەکۆڵە ئینسانێکی زبر بوو بێ بێ ئینسانێکی زۆر نەرم جەنابەت زۆر وەکۆڵی ورد یانیا ئیشت دەسەر ئەم بابەتە کردووەکە هێشتا هەر پێ دوایە ینی سەرەتایە و هێشتا هەر هیچت نەکردووە بۆ لەبەرەوەی کە چویتە ناو ئەم وەکۆڵێت دنیای عیشقەوە بە قوڵیەک کە هێشتا هەر خۆتت پێم قەسیرە بەرامبەر بە هەموو ئەو جوانیانی معشوق هەیەی من ئەمەوێت لێرە ئەوە لە جەنابەت بپرسم لە ئێستایەکە کە جەنابەت هەموو ئەم شتانە بە جۆرێک لە تەقسیر ئەزانی بەرامبەر بە دۆست و لەم لاشەوە داوای دەردەکەی ئەڵێ دەست لە وەکۆڵی دەردەکانم وەرمێن من ئاوا ئاسوودەم من ئاوا خۆشحاڵم ڕێک ئەم قسەیە عەتار شتێکی لەم بابەتانەی هەیە من تەرجەمەم کردووە ئەڵێ دەرد بەسەر مندا بڕێژە و دەردەکەم دەرمان مەکە چونکە دەردی تۆ لە گیانم لە دەرمان پێ خۆشترە ئەم دەردە لای تۆ ژوایە بەڵێ لای من وایە منیش لە شارێکە ببورێ سەر ڕەنگە لەبیرم نەبێ یا ڕەنگە گەر بگەڕێم بیدۆزمەوە ئەڵێم چەندم پێ خۆشە کە بێم لە دەرگا بەم تۆ دەرگام لێ نەکەیتەوە تا هەموو دنیا بزانم کە دەرگای تۆ بۆ بەکابم جوانە من لە شارێکە ئەوەم وتووە پێم خۆشە بێم و لە دەرگا بم هەموو تەمەن لە دەرگا بم تۆ دەرگام لێ نەکەیتەوە مامۆستا هێمن بۆچی دەردەکە بەلای تۆ خۆشە بۆچی ینی مەسەلەن ئەگەر دەردەکە لە دۆستەوە بێ ئایا هەر ئەوەیە کە دەرمانەکەش هەر لای ئەوە یان هەر هەر مرتاحی بە و دەردەکە لە گیانت بەڕاستی خۆی وایە کاتێک کە تۆ بە دنیای عیرفان ئاشنا ئەبی پێش هەموو شتێ لەگەڵ خۆتا ئاشتە بیتەوە